توندوتیژی لەسەر تاسەری کۆمەڵگاکانی دنیا بەگشتی یەکێک لە ڕفتارە باوەکان کە بە جیاوازی کولتور و سیستەمەکان جۆر و شێوازی توندوتیژیەکانیش دەگۆڕێت. دیاریترین شێوەی توندوتیژیەکە کە بەرامبەر بە ژنان دەکرێت. ئەگەرچی ئەم توندوتیژیانە هۆکاری جۆر بە جۆر لەخۆ دەگرێت. ئەم توندوتیژیانە نەک تەنها کاریگەری خراپی دەرونی و جەستەیی بۆ ژنان لێ دەکەوێتەوە، بەڵکو ڕنگدانەوەی لەسەر لەخکردنی مرۆڤایەتی و دواخستنی ڕەوتی گەشەکردنی کۆمەڵگایش دەبێت. بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. بە بۆنەی نزیکبوونەوە بە 25 نۆڤەمبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان بەرنامەیەکی تایبەتان پێشکەش دەکەم. لەگەڵمان بن. ئێستاش خات و خاوەر ئەحمەدی چالاکی بواری مافەکانی ژنانمان لەگەڵا. بەخێر بێدا دەخاوەر. زۆر سپاس مامدافەتە. دادەخاوەر، یەکەم پرسیارمانەوەیە شێوازەکانی توندوتیژی بەرامبەر بە ژنان دەکرێت کامانن؟ چەند جۆر توندوتیژیمان هەیە کە بەرامبەر بە ژنان دەکرێت؟ بەڵێ، لە ڕاستیە شێوازەکانی توندوتیژی زۆرن. ڕەنگە من ناتوانم هەموویان دەستنیشان بکەم. شێوازی جۆرا جۆرمان هەیە، شێوازی توندومان هەیە و لەسەر خۆشمان هەیە، شێوازی توندوتیژی جەستەیی، توندوتیژی ئەمۆشناڵی بڵێم ڕەوانی دەرونی و توندوتیژی قانونی و یاسایی هەیە و بەپێی هەر وڵات و جێگا و شوێن و فەرهەنگێکش ئەو توندوتیژیانە ئاڵگۆڕیان بەسەردادێت. بەڵێ، ئەو توندوتیژیانە کە لە ئاستی جیهان بەرامبەر بە ژنان دەکرێت لەگەڵ ئەو توندوتیژیانە کە بەرامبەر بە ژنانی ئێران و کوردستانی ڕۆژهەڵات دەکرێت جیاوازیانەیە، ئەتوانن تۆزێحێکمان بۆ بدەن؟ بەڵێ، لە زۆربەی وڵاتان توندوتیژی دەرەخ بە ژنان دەکرێت، بەڵام بە شێوازی جیاواز. ئەوەی کە جیاوازە لە ئێران و لە ڕۆژهەڵات ئەوەیە کە ژنان لەوێ بە چەندین شێوە دەچەوسێنەوە یا توندوتیژیان دەرهەق دەکرێت. یەکی لەو توندوتیژیانە و لەو مافپێشێلکردنانە ئەوەیە کە حکومەت دەسڵات ڕژیم جمهوری ئیسلامی بە ڕێگایەکی قانونی بە ڕێگایەکی یاسایی ئەو توندوتیژیانەی دەرهەق بە ژنان حەڵال کردووە. بەڵێ، توانن زۆرتر شی بکەنەوە بۆ بینەرانی؟ بەڵێ، بۆ نمونە ژن لە ئێرانە ناتوانێت بە پێی خاست و خواستی خۆی بتوانێت لە دەسەڵات بەشدار بێت و ناتوانێت لە زۆر بواری سیاسی و کاری و شتانێکی تر بەشدار بێت و هەروەها زۆر شتی بەسرە دەسەپێت، بۆ نمونە حیجاب، بۆ نمونە زەواج، بۆ نمونە سیغەکردن، بۆ نمونە ئەو چالاکیانەی کە خۆیان ئەیانەوێت لە بواری ژیانی تایبەتی و ڕۆژانەی خۆیانە بیکەن. جمهوری ئیسلامی بە ڕێگایەکی شەرعیەتی پێدەدات و بە ڕێگایەکی قانونی ئەو مافانیان لێ زەوت دەکات. نمونەی زۆریشمان ئەوەی چالاکی پاسکیل سواری مەریوان بوو کە بە شێوەیەکی زۆر بەرچاو ڕێگریان لێکردن و پیاو سالاری و کۆمەڵگا و فەرهەنگی خانوادەکانیش هەروەها لە ڕێگایەکی ترەوە مافی ژنان پێشێل دەکەن و دایان چەوسێنەوە لە بواری پەروەردە و سیستەما ژنان جیاوازیان هەیە و دەچەوسێنەوە. زۆر شت هەیە، ڕەنگە من نتوانم لە بەرنامەیەکی ئاوا کەما بتوانم هەموویان باز بکەم و ڕەنگە زۆربەی ژنان و خەڵکی کوردستان و ئێرانیش ئەو ڕاستیانە بزانن. بەڵێ، کاتێکە توندوتیژی بەرامبەر بە ژنێک دەکرێت ڕێگاچارە چییە بۆ وەستانەوە لە مقابل ئەو توندوتیژیانە کە بەرامبەر بەو ژنە دەکرێت؟ چۆن دەتوانین مافەکانیان پێنیشان بدەین کە بێدەنگ نەبن لە بەرامبەر ئەو توندوتیژیانە کە بە ژنێک دەکرێت و قبوڵی دەکەن؟ ئەوەی ڕاستی بێ لە تەواوی جیهان کە
دژایەتی یا ماف پێشێلکردنی دەرەقژنان یا توندوتیژی بە ژنان دەکرێت هەیە لە هەموو کۆمەلگاک هەیە بەڵام لە هەر کۆمەلگا بوو کۆمەلگایك ئەگۆڕەیە بۆ نمونە لە ئەوروپا یاسا هەیە قانون هەیە کە دەتوانێت پشتگیری ژن بکاتوە نەهێڵێەوە ژن دەتوان شوێنۆلێک هەن کە ژن دەتوانێت پەنایان پێبەرێت قانونێک هەیە کە پشتیان دەگرێت ئەمانە یارمەتی دەرن بۆ ئەو ژنانەی کە توندوتیژیان دەرەق دەکرێت کە خۆیان بپارێزن لەو توندوتیژیان بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ڕۆژهەڵات و لە ئێران بە تایبەتی قانونێک نییە بۆ پشتیوانی ژنان یەک لەوەی کە ژن چۆن ئەتوانێت یا چی ئەکرێت یەکەم جار ئەوێ سیستەم دەسڵات ڕێگر بێ لەو توندوتیژیانە دەرەق بە ژنان دووهەم ئەوەیە کە سیستەمی پەروەردە بە شێوەیەکی باش بگۆڕێ فەرق و جیاوازیەکان دەستنیشان بکرێت لە مناڵیەوە مناڵ کچ و کۆڕ وا پەروەردە بکەن وا بەباریان بێنن کە جیاوازی لە نێوان ژن و پیاوە نییە تەنها لەوانەیە لەبار جەستەیەوە جیاوازی هەبێت لە بینی ژن و پیاوە بەڵام بەداخەوە لە ئێران ئەوە نەکراوە نییە ژن خۆی ئەبێ چی بکە زۆر جار ژن خۆی زۆر ژن هەیە ئەتوانێت زۆر چی بکە بەڵام ڕێگریەکان زۆرن بۆ نمونە لە جمهوری ئیسلامیە ژن ناتوانێت زۆر چی بکە چونکە دەسەڵاتێکی ئەو تۆی نییە تەنها ئەوان ئەتوانن چالاکی سیاسی چالاکی مەدەنی لە زۆر بوارە بکەن بۆ هەرچەند ئەمە ڕێگایکی دوور و درێژە تا بەردەوام بنەوە ڕێگای سێهەم ئەوەیە خانوادەکان دایک و باوکەکان لە منداڵیەوە کچەکانیان ئاوا بەبار نێنن کە زعیفن کە مافی براکەیان باڵا دەسترە یا بەسەر ئەوانە زاڵترە ئەبێ ئەو کچانەوە فێر بکەن کە لەگەڵ پیاوێک جیاوازیان نییە مافیان هەیە حەقیان هەیە ئەتوانن وەک کوڕەکە وەک پیاوەکە ژیان ژیان بکەن مافی خۆیان هەبێ کار بکەن لە هەموو بوارەکانی ژیانە سەڵف سەنتەر بن ینی خۆ توانای خۆیان دەربخەن توانای خۆیان دەربخەن لەو بوارەوە هەرچەند هەندێک جار زەحمەتە و ماف بەزەسهێنانیش ئەوە نییە کە ژنێک پیاوێک چییە کا ژنەکەش هەمان چیت بکاتەوە زۆر جار هەیە پیاوەکان بڕێک چ دەکەن و شتانە ئەسڵەن قابل قبول نییە یاسایی نییە قانونی نییە ئەمە نابێتە ماف من پیاو چیەکە من بیکەم یا دژایەتیان بکەم یا ئەوەی کە ئەو ئازادی خۆی گەرەکە یا ئازادە هەر شتێککە ئەوێ بەم لاوەڵا بکەمەج ئەوە ماف نییە ئەوە ماف نییە کە من لە پیاو بسێنم یا ماف ئەوەیە کە من بتوانم چۆن خۆم بەبار بێنم چۆن بتوانم خۆم خاوانی خۆم بم چۆن بتوانم ڕێگری بکەم لەو شتانەی کە دەرحەقم ئەکرێن پیاو بۆ خۆی سروشتیەن هەندێک دەسڵات خوازە ئەبێ ژنان بن فێر بن کە نەهێڵن ئەو دەسڵات خوازیە بە سەریانە بسەپێ ئەویش هوشیارێکی تەندروستیان هەبێ زۆر سپاس خاڵخانم مەمنونم کە بانگشتی ئێمەدان قبوڵ کردووەم بەرنامە زۆر سپاس هێوادارم بەرنامەکە بەسوود بێت و هێوادارم ژنانش بتوانن زیاتر پشت بەخۆیان ببەستن هوشیارێکی تەندروستانە بۆ خۆیان بەدەستبێنن لە هەر کوێیەکی ئەم دنیا هیوادارم دیسان زۆر سپاس بۆ ئەوە بینەرانی بەڕێز کە تام کاتە لەگەڵمان بوون ماڵەوە